دروستبوونی کەسایەتی مرۆڤ و هێزی بڕیاردان بە چەند قۆناغێکدا تێدەپەڕێ. بۆ ئەو گەنجانەی لە زانکۆ دەخوێن و لە بەشە ناوخۆیەکاندا ژیان بەسەر دەبن، ئەم 4 ساڵەی ژیانکردن ئەزمونێکی تەواو تازەیە. بەو پێی لە خێزان دوور دەکەونەوە و لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیاندا بە شێوازێکی نوێ ژیان بەسەر دەبن. ژیانی گەنجەکان لە بەشە ناوخۆیەکاندا تەوەری ئەم جارەی بەرنامەی ڕوانگەمانە لەگەڵمان بن. هەندێک وێستگەی گرنگ هەن لە ژیانی گەنجدا کە کاریگەریەکی زۆر لەسەر شێوازی بیرکردنەوە و ڕەفتارەکانی دادەنێن بە جۆرێک کە دەبێت بە بەشێک لە کەسایەتی ئەو گەنجە. قۆناغی زانکۆ و ژیان لە بەشە ناوخۆییەکان هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی زانستیەوە وێستگەیەکی گرنگە لە پەروەردە و فێرکردن و ڕاهاتن بە کۆمەڵێک بەهای نوێ. ئەم کاتتان باش سیمیناری ئەمڕۆمان لەسەر ئەوەیە کە چۆن پرسیاری هەڵبژاردن دابنێ یاخود شێوازی پرسیاری هەڵبژاردن چۆنە وەکو سەرەتاوکو ناساندنێک بۆ پرسیاری هەڵبژاردن یاخود وەکو پێناسەیە گەڵی. زانکۆکان جگەلەوەی ناوەندێکی گرنگی زانستی و ڕۆشنبیرین شوێنی کرانەوەی کولتوری و دەوڵەمەندبوونی هزریشن. لەم قۆناغەدا قوتابیان ئامادە دەکرێن ببنە سەرکردە و مامۆستا و پەروەردەکارانی ئایندە. ئەمەش لە ڕێگای دۆزینەوەی بەهرە و تواناشاراوەکانی گەنجانەوە دەبێت. پێنج بۆ 6 ساعت ئەمەنینەوە لە زانکۆ، لە دوای ئێوەش ئەڕۆینەوە داخلی و ئیتر لە زانکۆژە محازەڕەیە و ئیتر سیمینارە و ئەو شتانەیە لە ناو زانکۆ. کچەکانی ڕەفیقتان کە ئەوان لە هەولێرە ژین کەمتر یارمەتی بەشێک یارمەتیتان نایەن یان؟ بابا ڕەفیقەکانم بە کچوو بە کوڕۆ زۆر خەڵکیێرە زۆر یارمەتیمان هەن، زۆر هاوکارمانن کە ئێمە لە داخلین وەکو ئەوان نین جیازین ئەوانە هەن زۆر هاوکاریمانەکەن، زۆر باشن لەگەڵمانە. زیاترین ئەو برادرانەی کە هەتا ئەو برادرانەتن کە بڵین ئەوانیش لە سلێمانیەوە هاتوون یان لە دوهۆکەوە هاتوون و لە داخلین یان لە ناو ئەوانن کە لە ناو حرەمی زانکۆوە یەکتریتان ناسیوە هەولێرین و خەڵکی ناو هەولێرن؟ نا هەردووشی هەیە، خەڵکی سلێمانی لێ خەڵکی هەولێر بە عامیانی ڕەفیقەکانی من هەمویان ڕەفیقمن، بە هەولێری بە خەڵکی کەرکووک بە خەڵکی دوهۆک هەمویان سلێمانیش. لە مانگێکا چەند جارە چیتەوە سلێمانی هاتوشت لەگەڵ سلێمانیان؟ هینەکانیانی ئێستا بۆ نەورۆز ئەگەر بڕۆینەوانە ماوەکەی زۆرە، ئەگەر ماوەیەکی کەم بێ ناڕۆینەوە وەکو معدل چەنە مانگی جارێک؟ مانگی جارێک چەندی ویستا ڕاهاتی بەوەی کە لە دووری ماڵەوە بژیت و خۆت ژیانێکی مستەقیلت هەبێت سەر بەخۆت هەبێت؟ ئەگەر وەکو ڕاهاتم بڵێ ئێستش ڕانەهاتووم، تۆ لە دایک دووربی دایک و باوک زۆر زەحمەتە، بەڵام سەرەتا مەرحەلەیەک تۆزێ زەحمەت بوو هەتاوەکو لەگەڵ ڕەفیق یەکتر ئەناسیت و تێکەڵیان ئەبی ئیتر دوای ئەوە ڕاهاتم، بەڵام بڵێم بە تەواوەتی ڕاهاتم نە. بەشە ناوخۆیی ماڵێکی بچووکی گەنجانەیە کە هەمویان بەیەکەوە ئەرکەکان لە نێوان خۆیاندا دابەش دەکەن و هەوڵ دەدەن تا ئەو شوێنەی بۆیان دەکرێت شوێنی بەتاڵی دایک و باوک بۆ یەکتری پڕ بکەنەوە. کاتێگەمەوە لە زانکۆ خەریکی خواردن حازرکردن دەبین، خواردن حازرکردنیشمان بەجەدۆلە هەر ڕۆژە سەرەی کەسێکە کە خواردن دروست بکات لە ژوورێک 4 کەسین
کە خواردن ئامادەکەین ئەم ڕۆژ من برنج و فاسۆلیام ئامادە کردووە ئەبێت خواردنێک ئامادە بکەین کە سوک بێت و زوو حازر بێ هەم لەبەرەوەی کاتمانە هەم لەبەرەوەی خواردنێکیش دروست بکەین کە بەدڵی هەمومان بێ بەڵام هەنێک خواردن هەیە کە دایک دروستێکە قورسنەوە و کفتە و دۆڵمە و ئانە حەزیشمان لێ بێت تۆزێک زەحمە دروستەکرێت لە داخلی بۆ هێنەبوونی کاوت و بۆ هێنەبوونی پێداویستەکان لەبەرەوە خواردنی سوک ئامادەکەین کاتیشی کەم ئەوێت و بەدڵی هەمووشمان بێت. ژیانی داخلی جیاوازە لە ژیانی ماڵەوە خۆتزانی لە ماڵەوە هەستەکەی دایمەکە شتەکان هەمووی لە جێ خۆیەتی لە کاتی خۆ خواردن حازرە و زیاتر ئەرکەکان باوکەیکا و دایکەیکا و ئەوانە ناڵم دایمەوەیە بەڵام زۆربەی مناڵەکان وازانن کە شتەکان خۆی لە جێ خۆیەتی کە هیتە ناو داخلیەوە ئەو جیاوازیەت چۆن تەحمل کرد یان چۆن بوو کە لە سەرەتا هاتیتە داخلی ساڵی یەکەم چۆن ڕاهاتی؟ ساڵ یەکەم زۆر زەحمەت بوو زۆر زەحمەت بوو بۆ ئێمە بەڵام ئەوە زۆر ناخۆشەکە لە ماڵەوانەیە بەیانیان هەڵستی نانی بەیانی حازرە نیۆڕۆ حازرە ژەمەکان لە کاتی خۆیەتی بەڵام لە داخلی لێت تێکەچە لەوانەیە نانی ئێوارە سعات نەبخۆیان درەنگتریا جاری بە سعات 12 مەلا نەخۆین نانی بەیانی زۆر جار ناخۆین فریان ناکەوین یان تاخیرە بین دەبێت نانی بەیانی خۆین تاخیرە بین بۆ داوام کاتەکان عنی زۆر ژەممان لێ تێک ئەچێ ڕاهاتن لەگەڵی تۆزە زەحمەت تا لێ ڕایەت ئەو جیاوازیەی کە ئێوە مەسەرەن ئێوە لەگەڵ تۆ لەگەڵ سێک چای لە ژوورەوە ئەو جیاوازیەی چوار کەسنەوە نیە ئەو جیاوازی کە هەتانە لەوەی کە هەر کەسە و لە جۆرە خێزانێکەوە هاتووە هەر کەسە و سیستەمێکی هەبووە لە ماڵێ هەر کەسە و بە شێوازێک پەروەردە بووە ئەمە تا چەند ئەو پێکدادانەی دروست کرد کە مشکلە بێت بۆت کە ڕاهاتنی پێویست طبعاً مشکلە هەیە زۆر جار لەگەڵ کەسێک ڕانە یان هیوا هەیە چەمبەڵە ئیش ناکە یان وا هەیە زۆر ئیشەکات و زۆر عملیە بەتایبەت ئێوە جەدوەلتان هەیە ئەمە جدۆلمان هەیە بۆ پێی ئەوە چێش لێنین ناشکرێت تۆ گەر یەک کەس ئیش بکات ئەوانەی تر سەعی بکەن نابێشتیوە تۆش بۆکو ئان سەعید هەیەکوان ئەخوێنی ناکرێت بۆی بە جدۆلەکە زۆر باشتر و ئاوەڕایت یان زۆر کەسە بۆ ئێستا ڕەفقێکی خۆم لە هەندەسە لێرە ناوی هاتەوانێ تەحمولی داخلی نەکرێت سەردای بەزاند و نقلی کرد يعني ڕۆشتەوانە بەس لە تەنازولی کردو ئەوە هەیە تەحملی داخلی نەکرد یان هیوامان هەبوو هەتا بەیانی ئەگریا تەحملی ناکرد ئەو شتانە زۆر زۆرە تۆ چۆن بوو بۆ تۆ بۆ من سەرەتا زۆر زوو ئەڕۆشتینەوە یان دایکم و باوکم زۆر زووە هاتن یان براکان یان ماڵەوە زۆر زوویان ئیتر بە پێی ئەوە بە حکمی ئەوە زوو ڕاهاتم یا ماڵی خوشکم لێرێ ماڵی خزممان لێرێ ئەوانە بوونە هۆی کەمە ڕابم لێرە یان ئەوە نەبوو بڵێن بە تەواتی دابڕام لە ماڵەوە ئەوەی لە داخلی فێربوو یەکەم شتەوەیە پێشەرم شتە چێش لێنان ئەوە فێریەوە هیچ ئەنج تەعاملکردن لەگەڵ کەسێکاکە جیاوازەوە کوتۆنیە تەبیعەتیان جیاوازە ینی هیوا هەیە درەنگ ئەخەوێ هیوا هەیە کە ئێمە پێم وایە پێکەوە ژیان بزەڵ لە ناو داخلیە فێرەبی لەبەرەوەی ئیتر هەر کەسە و شێوازێ ئەبێت تۆ ڕابی تەحملی ئەوە بکەی کە ئەوڵە گڵۆپەکەمە کوژێنەرە تۆ بێت تەحملی ئەوە بکەی وەکو ماڵەوە نێنازت هەڵگرن و بڵێن ئەبێ وابێت پێت وایە ئەگەر لە کەسوکارت بپرسم لەبارەی تۆ بڵم چیتیایە گۆڕاوە لەوەی لە داخلی ئەژی چیتیا تا گۆڕاوە زۆر قەدری دایک دەزانی ئەو زۆر وەک ئەزمونێکی جیاواز کە دەکەوێتە هەستیارترین قۆناغی ژیان قوتابیان ڕاوبۆچوونی جیاوازیان لەسەر ژیان لە زانکۆ و بەشە ناوخۆییەکاندا هەیە هەندێکیان وەک شوێنی گەشەدان بە بەهرە و توانەکانیان سەیری دەکەن هەندێکی تریشیان وەک ناوەندێک بۆ بەهێزکردنی کەسایەتی من وەکو قوتابی بەشە ناوخۆیی لە داخلی بەڕاستی فێری زۆر شت بووین بە تایبەت ئەو شتانێکە فێر بووین لە دووری ماڵەوە ڕابین یان خود فێری ئەوە بووین کە لەگەڵ هەموو کەسێک تەحامل بکەین فێری بەرپرسیارەتی هەڵبگرین ینی هەموو شتێک لەسەر شانی خۆمانە ئەز وەکێکیشێک لە بەشە ناوخۆیی هەژدەی شوبات کە دوورم لە دایک و بابێت خۆ ئەو بەرپرسیارەتەم لەسەر ملێت من هەی لە ماڵەوە نییە دێچمە کولیە و دێمەوە دەبینم دایکە من لێرە نییە خواردنی بۆ من درست کرد ئەس دێ بەخۆ هەستم خواردنی لە خۆ درستکەم لەو برادەرینە خۆ درستکەم و لە هەمە گرنگتر لە من داخلی ئەوە بوو کو ئەس فێر بووم کو ژیانە خۆ بەڕێکەم کە سەرتا هاتم خەڵکی ئێر نەبووم لە ڕانیەوە هاتم بۆ داخلی و بۆ هەولێر و
مەرحەلە 34 هاتمە هەژدەی شوبات ینی ئێرە زۆر شتی لە ژیانی من گۆڕی ئەمن لە ینی ئەو شتێک ئەمنی جیاواز کرد لە هەندێک لە تەڵەبەکان ئەمن توانین بۆ خۆم لێرە ئیش بکەم بۆ خۆم پارەی خۆم پیدا بکەم ئەرکێکی لەسەر ماڵەوە لا بم کە ینی لەوانێ هەم کەس نەتوانێت ئەو شتێ بکەیان ئەگەر لە شاری خۆشم بوومە لەوانێن ینی نەمتوانی با ئیش بکەم ئەو جار ئەو ئیشکردنی من کە لە داخلیەوە فێر بووم ینی زۆر شتی گۆڕی لە ژیانم ینی وای لێکردم ئەمن پشت بە خۆم ببەستم من وەکو قوتابیەکی زانکۆ زیاتر کە لەو کە فێرە زانست و زانیاری بوومە ئەوەیەکەوە ئەو برادرانەیە ئەو یان خود ئەو هاوکۆلانێک کە لە دەرەوەی لە جامیعەت لەگەر من و خەرچی سلێمانینە واخود خەرچی کۆی یاخود خەرچ چەمچەماڵ کە خەرچی ئەو شوێنانەنا ئەمە زیاتر فێری کەلتوریوان دەبن من یەک لە هیوایەتەکانی من ئەوە بوو کەوا شارەزای کەلتوری جێ دیکە بم من سەرەتا کە ناوم لە هەولێراتەوە یاڕی بەڕاستی ناخۆش بوو بۆ من چونکە پێشتر هەرگیز ناتبوومە هەولێر ینی بۆم سەخت بوو یەکەم جار بێمە شارێکی نوێە و پێشم خۆش بوو چونکە بەشەکەم بەدڵ بوو وارووا بچیتە ناو بەشێک شارێکی تازە وارووا ناسینی کەسانی تازەکە هیچ لە کولتوری ئێمە جیاوازن ینی هەرچەنە ئێمە هەموو خەڵکی کوردستانی بەڵام بەڕاستی هەولێر جیاوازە لە هەڵەبجە و دەوروبەری خەڵکی شاری کەرکووکم سەرەتا کە هاتینە هەولێرەوە بڵێن کە لەوێ نیشتە جێبوون و دواتێت سەرەتا دەستچینێک سەرەتا حەزم دەکرد حەزێکم هەیە بۆ شەعر نووسین دەستێکم هەیە بۆ شەعر نووسین بەڵام دواتر شام کرد سەبر کە ناوم لە کولیا هاتەوە و تەمەشام کرد حەسم کرد زیاتری فراوان یەکەم شارەکان بەهۆی چی تێکەڵاوبوون و یان پێنانم بۆ قۆناغێکی نوێ کە هات ناو زانکۆ و حرەمی زانکۆم دیت و پاڵپشتێکی زۆر لە مامۆستایان و لە هاوڕێیان و ئەمە وە تێکەڵاوبوون بە بڵێن شارەکانی تر وەکو بۆ نمونە سلێمانی و هەولێر و لەهجەی ئەوان کە دێتە ناو فەرهەنگی زمانی تۆوە زیاتر عەقڵ دەکاتەوە بڵێن مێشکت گەورەترەکات بۆ زیاتر پڕژاندنی بابەتەکان زیاتر بە وشەی بۆ نمونە وشەی کوردی لە لەهجەکانی تر ئەمانە فکرە دەوڵەمەندترەکەن دەستی نووسینت زیاترەکات. بەشە ناوخۆییەکانی کوردستان ڕەنگاڵەیەکە لە پێکهاتەی کولتوری و دابەشبوونی جوگرافی کوردستان بە جۆرێک کە قوتابیان لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان لەوێدا بە یەکتر ئاشنا دەبن و سوود لە ئەزمون و شارەزایی یەکتر وەردەگرن و پشت بە خۆبەستن و ڕۆحی هاوکاری دەبێت بە بەشێک لە ژیانیان. بنسبة کۆمەڵگەی هەژدەی شوبات کە حکومیە 1150 طلبەمان تێدایە بەنسبەت هۆبەی لەیلا قاسم 200 قوتابی نیشتە جێنا لەوێندەر 7 باڵەخانەمان هەیە لە دەرەوەیە ڕئاسەی جامیعایی هەستایە بەکرێدانی 998 قوتابی نیشتە جێنا لەو بەشەران خۆیەکان وای گشتی 2250 65 نسبەتەکی ئەو حالێت چکە نزار تەڵەبە هەیە هاوسەرگیری دەکا دەڕواتن هەندێک زار تەڵەبە هەیە مانجی دوو وەرگیراینە زیاد دەبی یعنی ڕێژێکی کەم زیاد دەبیتن بەڵام لە 2300 تا 2250 زۆربەی قوتابیەکانی بەشە ناوخۆی هەر لە هەرێمی کوردستان نییە هەرەوها لە ڕۆژ ئاوایە کوردی ڕۆژ ئاوا و ڕۆژهاڵات لە ناوچەکانی هەموو ناوچەکانی هەرێمی هەموو شار و شارستکە قوتابیەکان هەیە و لێرە نیشتە جێنە. ئەمە لە ناو زانکۆ بە تەواوی هەست بۆ دەکەین کە قوتابیانی بەشە ناوە خۆی زیاتر توانای بەرەنگاربوونەوەی کێشەکانیان هەیە بە بەردەوامی ئەمە کێشەی قوتابیان دێتە لامان بەڵام چارەسەرکردن و بەرەنگاربوونەوەی ئەو کێشانە لەلایەن قوتابیانی بەشە ناوە خۆی زۆر بە شێوەیەکی باشترە لەوەی کە قوتابیەک لە ماڵەوەیە کەواتە کاریگەری دووری لە ماڵەوەی کاریگەری ئەو ژینگە نوێی کە هەیەی بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە کەسێکی سەرکەوت و کەسێکی بەتوانە دروست بکات و لەلایەکی دیکە ئەو قوتابیانی کە لە بەشە ناوخۆیەکانن ئەکتیڤترن چالاکترن ینی لە هەموو ئەو چاڵاکیانەی کە لە زانکۆت بەدی دەکرێت یاخۆت ئەو چاڵاکیانەی کە لە ناو هۆڵەکان قوتابیانی بەشە ناوخۆی زیاتر ئامادەگییان تێدایێت.
هەستی بەرپرسیارەتی لای گەنج و خۆڕاگرتن لە بەرامبەر کێشە و گرفتەکان و زاڵبوون بەسەر کۆسپەکاندا، لای کوڕان و کچانی بەشەناوخۆییەکان وێستگەیەکی تری ژیانە کە سەرەڕای دووری لە خێزان خۆیان دەتوانن بەشە هەرە زۆری ئەرکەکانیان ڕابپەڕێنن. تۆ کە هاتوویتە داخلی ژیانی کاتی خۆی وەکو با بڵێن وەکو مناڵی وایە ئیتر تەواوە بێت هەتا شەش ئەعدادی لە داخلیەوە ئیتر کەیتە شارێکی ترەوە شت زۆرە گۆڕێ. تۆ چەند ساڵە ئێستا لە داخلیت؟ 2 ساڵە. لەم 2 ساڵە زیاترین ئەو شتانی کە ئەو جیاوازیانی کاستت پێ کردو چین؟ بۆراپتر وەکی من دیتی زاراوەیە چون لە لای مە زاراوە زاراوی بادینیە و لە هەولێری زاراوی سوورانیە. زۆر جار وەختێ داخبم بە بادینی هەم لە کولیە هەم لە داخلی لە من تێناگەن. دێ مەجبور بم ئەخفناخۆ زاراوی بادینی بکەمە زاراوی سوورانی. ئەی وەکو کولتور مەسەلەی خواردن و مەسەلەی جیاوازیەک هەیە لە نێوان ماڵی باوکت و داخلی کە هەلی بێگومان بوو هەم مەسەلا خواردنێ زۆر خواردن هەبوون یعنی من نەدیت بوون لە داخلی من ئەو جورێت خواردنا دیتن و من خواردن ینی بڕاستی جیاوازیەکە ئەکجار زۆر هەبوو. ئێستا باش قەدری دایک تەزانی منە؟ زۆر قیمەتی دایکت باشە زانی؟ وەختی ئەم لە ماڵ داهینەوە سەر سفرە حازر خواردنە حازر دایکە خواردنە حازر کردی لە داخلی دەبیت ببێ مانتی بینێ بە هەستی قاپا بشوی خواردنێ تێگەی. هەستەکەی لە ماوەی ئەم 2 ساڵە زیاتر دروست بوو بیت؟ چونکە بەڕاستی داخلی ئینسان دروستەکە ینی لەگەڵ خەڵکی ترا هەڵسوکەوتەکەی لە هەستەکەی گۆڕانکاریەکان چی؟ بەێ ینی گۆڕانکاریەکە ئەکجار زۆر ینی من بخۆدا یا هەست پێگیری چون لە ماڵ هەمە تشت لە بەرا من بوو بەس نوکە دەبیت هەمە تشت ئەس هەوڵ بۆ بدەم دەبیت مرۆڤ لەسەر پێت خۆ ڕاپوەستیت لێرە تو بتنەی زۆر تشتادێ فێربی لە داخلی ژیانە داخلی. ئێوە 4 کچن لە ژوورێکە جیاوازە لەگەڵ ئەوەی کە لە ماڵی باوکتا مەسەلەن لە ناو خێزانێکە ئەژی جیاوازە هەرکەسە واجباتی خۆی زانێ کولتوری جیاواز و لەهجەی جیاواز و ژیانی جیاواز ئەمەتان چۆن ڕێکخستووە؟ خۆی کە دێ داخلی ینی هەموو لێک شوێنیەوە نەهاتوون هەرێکە و لە شوێنەکۆ هاتووە ئینج هەریەکە و تەبیعەتێکە هەریەکە و لە ماڵێکی جیاوە هاتووە هەریەکە و بە شێوازێکی جیاواز پەروەردەکراوە. کە دێ داخلی لەوانەیە ینی تۆ پێشتر هەموو خەڵکی یەک شوێنی بووبن ینی تا حدێک شارەزای تەبیعەتی ئەوانەی بەس کە دێ ئێرە جیاوازە ینی بوونە لە ژوورێکیدا لەوانەیە کەسێک ینی لە شارەکەی خۆت نەبێت لەگەڵت بێت بۆ ئیشکردن ئەو شتانە بپێی جەدوەل بە پێی جەدوەل ئیش دەکەین بۆ منە ڕۆژێک من خواردن دەکەم تەمەڵەکانی یا لە ئازاکانی ئیشم باش کابانەکەی بۆ خواردن باشە کە من خواردن لێ دەنێم ئەوەی دیکە قاب دەشەوە دیکە گەسێک دەدات بەس ئەگەر بۆ منێکێک بۆی نەکرێت یان ئیمتحانی هەبێت یارمەتی دەدەین ئەو خواردن ناکات ئێمە لەجاتی دەکەین ئەو ڕۆژێک کە دەیکەین. چۆن بوو هاتیتە ئێرە لە ڕۆژئاوای کوردستانەوە هاتیتە ئێرە و لەم بەشە ناوخۆیی ئێستا دەژیت؟ وڵی بە خۆم تەڵاوە بووم هاتمە بۆ ڕۆژئاوای کوردستان باشووری کوردستانە بۆ خوێندنەوە ئەوجار لە زانکۆی وەرگیرامەوە و هاتمە بۆ بەشی ناوخۆیان لە بۆ ئاسان چوی هات و چووی بکەم بۆ کولیەیش و ئێرە زۆر نێزیکەش لە بۆ کولیەمان و ینی جەوەکەیش زۆر خۆشە کە بڕۆم بچم ڕۆژانە ینی ساڵێک 2 سال 3 سال 4 سال زۆرە ئەگەر بچمەوە ینی لە شوێنێکی تر
ئەم بەشە ناوخۆیان زۆر نێزیکەکە بسمە کولی. ئەو جیاوازیانەی کە هەیە لە نێوان بەشی ناوخۆیی و لە نێوان ژیانی پێشوت پێش ئەوەی کە بیتە بەشی ناوخۆیی چییە کە زۆر هەستی پێکەی؟ وەڵی جیاوازی هەیە کە نان خواردن کە دروستکەن پرسیارەتی ئەوەی کە زۆر زۆر بەرسیاتی دکە هەموو ڕۆژانە لە کولیە بێمە و خواردنەی درونان دروستکەم ئەو بکەم جلێ خۆم بشۆم ینی زۆر زۆر ئەو جیاوازی هەیە کە لە ناو خێزان بژی و ئەگەر لە بەشی ناوخۆی باڵ. کە ئێستا چیتەوە ناو خێزانت هەر وەکو جاران وەکو کوڕەکەی جارانی یان ئێستا زیاتر هەست بە بەرپرسیارەتیەکەی تو؟ وەڵی زیاتر بەرپرسیارەتی دەکەم کە ینی وەکو قەدیم نیمە دەسمەوە ماڵێ هەست بە ئەو بەرپرسیارە زیاتر دەکەم. کچەکان لە ناو خۆیان جەدوەلیان هەیە کە کێ ئەمڕۆ خواردن ئامادە بکات و کێ ژوورەکە پاکاتەوە ئەوانە ئێوە ژوورەکەتان خاوێنە ئێوەش جەدوەلێکی واتان هەیە؟ ئەمە جەدوەلمانینە ئەم بەخۆمە لەگەر برادرم ینی ئەمە زۆر زۆر ڕێک دەکەن کە هەموو ڕۆژێ هەر کی بێتە یەکەم کەس بێتە ژوورەوە خاوم بکەوە بکە. ئەی خواردن ئامادەکردن؟ خواردن ئامادەکردنیش ئەمە پێکەوە ئامادەکەن. ئەو دیالێکت و لەهجەیی کە ئیتر ئێوە لە ڕۆژ ئاوا بە جۆرێک قساکەن و لای ئێمە لە باشوور جۆرێکی ترە ئەمە کاریگەری ئەوەی هەبووە کە تۆ برادرە سۆرانیەکانت کەمێک فێرکەیت و ئەوان کەمێک تۆ فێر ببی سۆرانی چەند کاریگەری هەبوو ژیانی بەشی ناوخۆی بۆ مەسەلەی زمان؟ کارەگەری سەر هەبوو کە ئەم برادرم لە کولیەی ینی ئەنی هەتا بزانم ئەو دەرسی کە ئەخینمەوە چتیدا هەیە دەبی فێری ئەم زمانایی بم چونکو دکتۆرم لە کولیەی محازری بە ئەو زمانی دەدی دێمە ئەو بەشی ناخۆیە برادرم جیرانم هەر هەمووی بە ئەو زمانی ئیجباری دەکە فێری ئەو لهجەی بم. خۆمان دەیبینین کە تەڵەبە یەکەم جار دێتن ڕوبەڕووی ژیان دەبتەوە تاکە کەس خۆی دەبینیتن مەسئولە لەسەر هەموو ژیانی خۆی هەستانی چوونی بۆ کولیەی دابینکردنی سیارەی بۆ کولیەی ژیانی خۆی مەسرەفی خۆی هەروەها لە بەشە ناوخۆی ژیان فێر دەبیتن بە جوانی بە مەراحلی هەمووی ژیان فێر دەبیتن بە ئامانجیمە ئەمە هەر لەگەریانی خطوە بە خطوە کێشەیان هەبی مساعدەیان دەکەین حەل دەکەین لە بۆیان یان لەسەر ڕێی ڕاستیان دادەنێت تا بتوانن ئەنە ڕێەکە بڕۆنتانی هایەتی جیاوازێکی زۆر 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 گەورە دەبینین لە بینی مەرحەلە یەک کە دێتن و آخر مەرحەلەی کە دەڕواتن بەقوەتە و شخصێتی هەیە و متمانەی بەخۆیە و ڕەنگە بە ئەبسەترین چشت تەڵەبە دێ دەرێ من نازانم خواردنی ئامادە بکەم وەچ تەواو دەبیتن لێ دەرێ بوویمە کابانێکی زۆر زۆر مەزبوط. ژیانی گەنجێتی بە تایبەتی لە ناو زانکۆ و بەشی ناوخۆییدا فێرگەیەکی گرنگە بۆ سەر لە نوێ پێناسەکردنەوەی بە هاو پێوەرە کۆمەڵایەتیەکان و دەرچوونە لە بازنەیەکی تەسکی شار و خێزان و تێکەڵبوونە بە هەمەڕەنگی نەتەوەیی و نیشتیمانی کە زانکۆ هەم لە ڕووی زانستی و هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە پەری پێدەدات.